کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم لە نێوان کابینەیەکی فرەحزبی یان کابینەیەکی جووت حزبی ئەوەش بڕاوەتەوە کە پارتی و یەکێتی بێ یەکتر هیچ کامیان ناتوانن حکوومەت پێک بێنن. گەرچی بژاری بەهێز پێکێنانی حکوومەتێکی فرەحزبیە و بەرەی ئۆپۆزیسیۆنیش لە ئارادایە، بەڵام نازانرێت ئاخۆ حکوومەتی داهاتوو چۆن قەیرانە کەڵەکەبووەکان و نەهامەتیەکانی کابینەی هەشتەم و کابینەکانی پێشووتر چارەسەر دەکات. بە بڕوای ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی حکوومەتی داهاتوو حکوومەتی جووت حزبی بێت یان فرەحزبی هیچ لە نەهامەتیەکان کەم نابنەوە و ئاسۆیەکیش بۆ چارەسەری قەیرانەکان بەدی ناکرێت. ئەو دوولایانەی کە لە ماوەی 27 ساڵی ڕابردووە تەواوی جونگەکانی دەسەڵاتداریەتیان لە هەرێمی کوردستان ئامادەست بووە، جارێکی کە هاوڵاتیان باشتر لە جاران متمانیان پێیاندایەوە بۆیە وا دەزانم ئەم جارش حکوومەت زۆرینەی هەرە زۆری ڕەهای ئەوان پێکی دەێنن و پێشمانی گۆڕانکارێکی ئەوتۆ لە پێکاتی حکوومەتەکە بکرێ و پێشمانی ئایندەی بژێوی هاوڵاتیان لە چاو ڕابردووە باشتر بێ. دیارە ئەو ئایندەیش هاوڵاتیان بۆ خۆیان سازاندوێتیان دەبێ بۆ خۆیشان تەحملی بکەن. بۆیە وا نازانم هیچ گۆڕانکاریەک لە شێوازی بەڕێوەبردنی حکوومەتەکە لە ئایندا لە بەرچاو بگیریان هیچ جۆرە گۆڕانکاریەک بەدی بێت. فرەحیزبی بیان جووت حیزبی بێ، من وا دەزانم ئەمجاریان پارتیوێکێتی ینی بێمنەتر لە لایەنەکانی کە دەڕوانن احتیمالە تەڵەب و داواکاریە بکەن لە لایەنەکانی کە بەڵام زۆر چاوەڕوانیان لێ نەکرێ، چونکە ئەو ڕێژەیە کە بەدەستیان هێناوە تا ئەندازەیەک لەوانی بێمنەتیان پێوتە. دابەشبوونی خاک و دەسەڵات و هێزی سەربازی بەسەر زۆنی سەوز و زەرد ئەو ڕاستیەی هێناوەتە ئاراوە یەکێتی و پارتی بێ یەکدی ناتوانن حکوومەت پێک بێنن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیش دەڵێت سیاسەتی چەوتی حکوومەت کێشە و گرفتەکانی ڕابردووی دروست کردوون و ناشی شارێتەوە حزبێک یان دوو حزبی دەسەڵات بەرپرسن لە گرفت و قەیرانەکان نەک سەرجەم حزبە بەشداربووەکانی ناو حکوومەت. ئەو کێشانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانە لە ئارادای وەزارەتێکی دیاریکرا و نەهێناوەتە ئاراوە، بەڵکو سیاسەتێکی دیاریکرا و کە حکوومەت پیادەی کردو و سیاسەتێکی چەوت بووە ئەو کێشانەی دروست کردووە. لەبەرەوە حکوومەتەکە ئەگەر حکوومەتێکی تاک حەزبی بێت یاخود حکوومەتی جووت حەزبی بێت یاخود حکوومەتێکی فرە حەزبی بێت سیاسەتێکی گونجاوی هەبێت و سیاسەتێکی دروستی هەبێت ئەتوانێت کێشەکان چارەسەر بکات. بەڵام ئەگەر سیاسەتەکەی بە شێوەیەکی گشتی چەوت بوو ئەم کێشانە بەردەوام بن و ڕەنگە خراپتریش بن. دەستەواژەیەک هەیە لە حکوومەتە فرە حەزبیەکانە بەکاردێت ئەوش ئەوەیە کە مەسئولیەتەکە تەزامونیە، یعنی ئەو حەزبێک کە بەشداری ئەکات لێپسراوەتی باش و خراپی ئەکەوێتە ئەستۆ. ئەگەر سیاسەتی حکوومەت چاک بێت چاکە بۆ ئەویشە، خراپ بێت بۆ ئەویش هەر خراپە. بەڵام من پێم وایە لە هەموو حاڵەتێکدا ڕەنگە حەزبێکی یا دوو حەزب لێپسراوەتی ڕاستەقینە بگرن لە ئەستۆ ئەوان لێپسراوەتیەکە بنوێنن بەکردەوەی خۆیانە. سەرهەڵدانی هەر قەیرانێک لە ڕابردوودا ناڕەزایی زۆرینەی خەڵکی بەدووادا هاتووە و حکوومەت و دەسەڵاتدارانیش بۆ چارەسەرکردنی هەر قەیرانێک قەیرانێکی دیکەیان خوڵقاندووە کەچی بە پێچەوانەی هەموو پێشبینیەکان دەسەڵات کە خوڵقێنەری قەیرانی ئابووری و پاشەکەوتی موچە و کارەبا و ئاو و ڕێگاوبان و تەندروستی و دەیان قەیرانی کۆمەڵایەتی دیکە بووە زۆرینەی دەنگی خەڵکی بەدەست دێنێتەوە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش کە بەرگریکاری خەڵک و بەرەنگاری ستەمکاریان دەکرد متمانەی کەمتری خەڵکیان بەدەستێناوە. ئەوەش لەلایەک جۆری پێکێنانی حکوومەتی داهاتووی ناڕوون کردووە و لەلایەکی دیکەوە چارەنووسی چارەسەری قەیرانەکانی داوەتە دەست دەسەڵاتێکی ئەزمون کراو بە خزمەتی خەڵک. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.